قەزا و قەدەرە بەس برێن ئەوەش نەبوو لە سڕی بنزینی بیانە ناو بنزیخانە بوو ئەو لە جادەی بووە هەر لەسەر جادەی زەیتونەی بووە داخلی کۆرنشی بووە و لەو وەختی و بنزیخانە تەقیتەوە ڕێک بۆ ڕێکە هاتیەوە پێکەتیە ئۆتۆمبیلێتی بۆ هاتووە واللهی لەگەر تەقینی بنزیخانەکەی لە جارێک زیاتر تەقی ئەو بۆ ڕێئی غازیە هەر هاتوو پێکەت ئۆتۆمبیلەکە چی هاتێکە بۆم باس والله هیچی لێ هاتووە لەبەر چاوانی دینگەکەی گرتیە دەرکەیە بۆنی تە سیارەکەش سفرە ئەرە وەڵا 25 و تازانەیە باشە چی شۆفێری ئۆتۆمبیلەکە مام بۆ خۆی بریندار نەبووە الحەمدولillah سەلامەتە بۆ خۆی باشە قسەکان لەگەڵ خاوەنی بەنزیخانەکە نا والله نازانم ینی بە هەر شوێ دەرێ بڕۆ مەرکەزی و نازانم جارێ ئەرە وەڵا بەنیازی چی بکەیت بە قورعان نازانمەوە دەکەویتە دەست ئەو برایانەی ئاگر کوژێنەوە مەرکەز و ئەوانە بزانین ئەوان چ قەرارێک دەدەن چکە شتەکە قەزا و قەدەرە بەس برێن ئەوەش نەبوو لە سڕی بنزینی بیانە ناو بنزیخانە بوو ئەو لە جادەی بووە هەر لەسەر جادەی زەیتونەی بووە داخلی کۆرنشی بووە و لەو وەختی و بنزیخانە تەقیتەوە ڕێک بۆ ڕێکە هاتیەوە پێکەتیە